تیراژی دیایە تەنها ڕووداوێکی مێژوویی نییە، بەڵکو برینێکی خۆڵا لە جەستەی کۆمەڵگای کوردیدا کە تا ئێستاش ئازارەکەی هەست پێ دەکرێت. ئەنفال تەنها کۆمەڵکوژی نەبووە، بەڵکو هەوڵێکی بەرنامە بۆ داڕێژراو بوو بۆ لەناوبردننی کەلتور و شوناس و پێکهاتەی کۆمەڵایەتی گەلی کورد. لە ڕێی ئەم دیدارەوە دەمانەوێت تیشک بخەینە سەر ڕەهەندە جیاوازەکانی کۆمەڵکوژی کورد لە شاڵەوەکانی ئەنفالدا، ئەویش لە ڕێی پێشکەشکردنی چەند بابەتێکی زانستی پەیوەست بە تاوانی ئەنفال. بیانیەوە کە چۆن لەم تاوانە کۆمەڵکوژیە دوامن هەرێک لە بەڕێزانێکی پسپۆڕی جیاوازی خۆیان کارەکان مامۆستان لە کۆلێژ تەکنیکی کارگەڕی لە بەشە جیاوازەکان هەرێکان لە بابەتەکان لە ڕاهەندێک ڕاهەندە جیاوازەکان لەسەر هەرسا دەمیان بەڕێز دکتۆر دڵقا کە تەوەریەکان باس دەکات لەسەر ڕێکەوتەکانی تاوانی ئەنفال لەسەر دۆزی کورد. طبعا تاوانی جێنۆساید تاوانێکە کە بڵێن بە دەوڵەتی یا بڵێن بە تاواندا ئەگرێت لە کاتژ یا بڵێن بە بەرامبەر بە مرۆڤایەتی ئەکرێت و لە ڕوانگەی نێودەوڵەتی و یاسای نێودەوڵەتیەوە لە ساڵی 1946دا لە لایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بە یاسا ناسێنرا و بەڵێن لە ساڵی 1948ەوە تەدوین کرا، کۆدیفای کرا، یعنی بڵێن مدەوەن کرا و بە یاسا ناسێنرا بەبێ پەیماننامەی قەدەغەکردن و سزادانی تاوانی جینۆساید کە ناسراو بە پەیماننامەی یا بە ئیتیفاقیەی جینۆساید لە ساڵی 1948 یاساکەدا ڕێژرا بەڵام لە ساڵی 1951دا خایەکە. طبعا من ناگەڕم بۆ ئەوەی کە چی وای کرد ئەو یاسانە دابنجێ و نێودەوڵەتی چۆن هاتە قسە لەبەرەوەی ئەگەر بین و بۆ مێژوو بگەڕێنەوە بۆ ئەو کارەساتانی کە ڕوویدەوە هەر لە کورد یا بڵێن لە عەرەبی جنوب لەوانە ڕووی نەداوە، لە ئەرمەنیەکانەوە بۆی بچین، لە نازیەکانەوە بۆی بچین، هەمووی تاوانی جێنۆساید بەرامبەریان ئەنجام دراوە. ئەوتە ئەوەی وای کرد کە یاسایەکی نێودەوڵەتی ڕێکەخرێ لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بۆ دیفاعکردن یا بۆ مافگەڕانەوە یا بۆ پارێزگاریکردن لەو جۆرە تاوانانە لێژوەکەیەتی ئەو تاوانانەیە کە ڕوویاوە.
ئەو وڵاتانی کە بەشداریان کرد یا بڵێن ئەسەندیان کرد کە ئەم تەصدیقی بکەنەوە بڵێن ئیمزا بکەن بچنە ناو ئەو پرۆسەیەوە یا بڵێن ئەو یاسایە تەطبیق بکەن پابەندن پێوەی 153 وڵاتە هەتاوەکو ئێستا بەڵام بەمانەی ئەوە نایەت کە ئەو وڵاتانی کە لەناو بڵێن یاساکەیان تەوقیع نەکردووە یا تەصدیق نەکردووە ئەتوانن نابدەن لەو یاسایە چونکە ئەمە یاسایەکی نێودەوڵەتیە هەر وڵاتێک پابەند بێ پێوەی یا پابەند نەبێ پێوەی نابێت لابدادا یاساکە بەپێی مادەی دوی بڵێن ئارتیکەڵی 2 لە ئیتیفاقی جێنۆساید کە دانرا کە جێنۆساید تاوانێکی سەردەخۆیە لە مادەی 2 لە فەقەرەی 5ەوە هەتا فەقەرەی بڵێن 9 ئەو تاوانانەی کە تژ بە مرۆڤایەتیە تێیدا ڕێکخراوە مادەی 6مان هەیە کە خاص بە جێنۆسایدە و تیایدا پێناسی تاوان جێنۆساید کراوە و ئەو کارانە شتین کە بە جێنۆساید حسابەکرێت یان پارێزگاری لەکراوە پێوترێت ئەو گروپانەی یا ئەو کۆمەڵانەی کە پارێزراوە لایەکەم شت من پێناسەکەی باس بکەم پێناسی جێنۆساید بەپێی یاسای نێودەوڵەتی بریتیە لە هەر کارێک کە ئەنجام بدرێت بە مەبەست کەواتە یەکەم نقطەمان چیە بە مەبەستی تیابێت بە قەسدەوە کرابێت بۆ لە ناوچوونی یا بۆ لە ناوبردنی کۆمەڵێک جا هەموویان بن یا بەشێکیان بن یعنی ئەو کۆمەڵە بە